میوانە بەڕێزەکان لاوانی خۆشەویست بەخێر بێن بۆ شەشەمین ڕێوەڕەسمی ساڵانەی خەڵاتەکانی ڕوانگە. هەردەمێ ئەم گول پەیڤە لاود بینت ناو جڤاکێکیدا دەیان پەیوت کاریگەر و ئەرێنی وەک هێز بەرەف پێشچوون سەرکردە دێنەت ناو هزرامەدا شبەر هەندێ هیچ جڤاتێک نینە دوێت بەرەف پێش بە بچیتن و پشت بهێز و شانت لاوە نەبەستیت. کۆمەڵگە زیندوو مۆدێرنەکان لەسەردەستی لاوان دنیاتان کرد. ئەو قسەیە بەس نییە کە دەڵێت لاوان سەرکردەی دوا ڕۆژن، چونکە لاوان بەر لەوەی سەرکردەی داهاتوو بن سەرکردە و ڕابەری ئەمڕۆن. بوونی ڕۆڵی کاریگەری لاوان و دروستکردنی پێگەیەکی گەورە لە ناو دامەزراوەکاندا دەبێتە سەرچاوەی داهێنان و پێشکەوتن. خۆشەویستان، دەستگای ڕوانگە بە بەردەوامی لە ڕێگەی پرۆژە و چالاکیەکانیەوە هەوڵی ئەوەی داوە کە بێتە سەکوەیەک بۆ بەرەو پێشخستنی تواناکانی گەنجان. و بەدیتنا بەهرەیان و پێشکەشکردنا باشترین خزمەتان بۆ بێتەخە کاریگەرە جیواکی. هەر ئەمە شەوای کردووە کە دەستگای ڕوانگە لە سەرەتای کارکردنیەوە یەکێک لە سێکتەرەکانی ناو بنێت سێکتەری لاوان. خۆشبەختانە دەبینین کە ڕێژەیەکی بەرچاوی سودمەندوانی پرۆژە و چالاکیەکانمان لاوانن. لاوانیش بە گوڕوتینەوە بەرەو پێش کارەکانمانەوە دێن و بوونەتە پاڵپشتی بەردەوامی ئێمە. هەر ئەڤەیە وەلمەتکرد و هەردەم لەو ببەنە شەقی هەزارکردنەوە پێنگاڵخۆوەتنێن بەرەفۆن ئەڕمۆنجن دەستگای ڕوانگە هەلگرتین. پرۆژەی خەڵاتەکانی ڕوانگە پرۆژەیەکی ساڵانەی دەستگای ڕوانگەیە کە ساڵانە دەستگای ڕوانگە لە چوارچێوەی پرۆژەکانیدا لە ژێر سێکتەری لاواندا جێبەجێ دەکات. بەمەبەستی برەودان بە تواناکانی لاوان و دۆزینەوەی بەهرە شاراوەکانیان و بەگەرخستنی توانایە ئەدەبی و زانستی و هونەرەکانیان. خەڵەتت ڕوانگە پلاتفۆرمەکە بوان گەنجن و دانیشتوێن هەرێمە کوردستانێنە بە پێی جوداهیانەتەوە ئاین ڕەگەس و هەر پاشخانایەکە دیتر بۆ ئەوەی بتوانن ناسنامەی هێز و بەهرەمەندی و کاریگەربوونی خۆیان لە ناو کۆمەڵگەدا نیشان بدەن. خەڵاتەکانی ڕوانگە بە دروشمی داهاتوت بنەخشێنە. ساڵانە چەندین گەنجی بەهرەمەند لە دەبواری جیاوازدا خەڵات دەکات و توانە داهێنان کاریەکانیان دەرەخشێنێت. بۆ ئەوەی ببن بە سەرکردەی کاریگەر لە ناو کۆمەڵگاکەیاندا دەستیان هەبێت لە گۆڕانکاریە گەورەکاندا. داهاتوت بنەخشێنە، بڕیار بدە، پابەند بە سەر بکەوە.